گوندەکانی سنووری ئیدارەی سۆران دەیان گرفتی خزمەتگوزاریان هەیە هەر لە خراپی ڕێگاوبان و خراپی پرۆژەی ئاو. سەرڕای ئەوەش گوێنەدانی حکوومەتی هەرێم بە پێشخستنی بواری کشت و کاڵ و ساغ نەبوونەوەی بەرهەمی خۆماڵی وای کردووە گوندەکان بەرەو چۆڵبوون و بچووکبوونەوە بچن. خزمەتگوزاری وەکو پێویست لۆ گوندان نەکرا، چونکو دەبووە ئۆپاکە با لە حکوومەتیمە ئەو پێشمەرگە لەو گوندانە شۆڕش لەو گوندانە پێکاتێ پێشمەرگە لەو گوندانە زەبهەیەکردیا و شەڕێکردیا بەرام بەداخەوە هیچ ئۆپاک نەبووە لەو گوندەکان ئەوە ئۆپانیە کە هەیە دەبووە مەکتەب تا 6 سانەوی لێبە دەبووە بنکەچی تەندروستی لە هەموو گوندەکان هەبە. ئێستا زۆر کەسێ تەماتە هەیە شینای هەیە سیار ناتوانێت بگەتی لە دەبلێکسی زۆر کە من ئێستاگە بە خۆفە لەڵیکم تەماتی لۆبارەکەم لەوانەیە 6 واری مابن بەس ئەم نەتوانم لێ بگوازمەوە. ئێستا برامەیە پیکابی هەیە دەبلەکسن لێ ناتوانێت بگێت ناوشینایی هی ئەو خەڵکە و دانیشتوانی ئێرە بەرە گوندەکان چۆلەکەن لەبەرەوەی نەتوانن کشت و کاڵ بکەن و لە ڕووی زەڕاعەت و تەماتە و گەنم و ئەوانە ڕێگەوبانیان باش نینە نەتوانن بەردەوام زراعەتی لێ بکەن. سەبر خەریکە گوندەکانیش چۆلە بن. گوندەکان سەرچاوەیەکن بۆ بەرهەمهێنانی کشت و کاڵ و بەرهەمی ئاژەڵ، بەڵام پشتگوێخستنی ئەو چینە لەلایەن حکوومەتەوە بووەتە هۆی ئەوەی کە سوود لە بەرهەمەکانیان وەرنەگیرێت و زۆر بەیکات گوندنشینان زیانیان پێبگات لە بەرهەمهێناندا. سەرۆکی شارەوانی سمیلان هۆکاری چۆڵبوونی گوندەکانی دۆڵی ڕۆست بۆ وشکە ساڵی دەگەڕێنێتەوە. هەروەها دەشڵێت زۆربەی ئەوانەی کۆز دەکەن چینی گەنجن کە کاری کشت و کاڵ و ئاژەڵداریان پێ ناکرێ. طبعاً هۆکاری چۆڵبوونی گوندەکان زۆربەی ئەوانەی کە کۆچەکەن برێن لە شارەکان ئەمە چینی گەنجەکانن کە گەنجەکان زیاتر لەگەڵ کشت و کاڵ و ئاژەڵداری ناگونجێن یان ئەو کاریان پێ ناکرێتن بۆیە ئەبیتە هۆکارێک بۆ ئەوەی گوندەکان چۆل بکرێن. هەروەها وشکە ساڵیش هۆکارێکی ترە کە بەهۆی وشکە ساڵیەوە زۆربەی گوندەکان بێ ئاوە بن یان ئاو بە لۆ کشت و کاڵ و شتی تر نییە بۆ ئەوەی بەکاری بێنن بۆیە ئەمەش هۆکارێکی ترەکە خەڵک کۆچ بکات. نالەباری دۆخی ئەمنی و بەردەوامی تۆپباران و بۆردومانی وڵاتانی دراوسێ لە ناوچە سنووریەکانی ئیدارەی سۆران وای کردووە گوندنشینان زۆرترین زیانیان پێبگات. سەرڕای ئەوەش 118 گوندی برادۆست بەهۆی لەشکرچێشی تورکیا و شەڕی بەردەوامیان لەگەڵ پەکەکە تا ئێستا چۆڵن و ئاوەدان نەکراونەتەوە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام سۆران.